یک جهری مجارا گرنگه لإيران و روشهلات کردستان کو قیرانا آوه روش بروش یا مجن سال بسال آوا وخوارنه لإيران کم دبیتن لروشهلات کردستان کم دبی و مترسی لسرجانا خلکی دروز دکتن دگل وی که دگو تو بیشه که دگل برز دکتر منصور سهرابی بسپور واره جنگهی لباجر کلنا آلمانیا که این دکتر وارباش تو بخیراتی جبو کردستان 24 قیرانی کمی او لإيران لچه آستک دا آیا حکومتی ایران دکتر یعنی بوچی پلانی روبرو بونوی ام قیرانه دانانیتن سلااو ڕێزم هەیە لە بینەرانی بەڕێز دەزانی دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی پیشەسازێکی کە لە ئێراندا گەشەی پێدرا پیشەسازێک بوو کە زۆری ئاو پێویست بوو هاوکات مەسئلەی کشت و کاڵیش زۆر بایەخی پێدرا و کشت و کاڵ بوو بنەمای لە نەوعێک لە پێشکەوتووی کە کشت و کاڵێکی سەقەت هەر لەبەر ئەوە ڕێژەی بەنداوەکان زۆر زیادی کرد و مەسئلەی خۆبژێوی خۆراک بوو بە سیاسەتی ئەسڵی کۆماری ئیسلامی کە وای کرد ئاوێکی یەکجار زۆر کەڵکی لێ بگرێ لە بە هەم بەشی کشت و کاڵیدا هەم لە بەشی پیشەسازیدا بەڵام بەرهەمێکی کە لەو کشت و کاڵیە و لەو پیشەسازیدا هەیە لەواقعدا گەر لەباری ئابووریشەوە چاوی لێ بکەی زۆر اقتصادی نەبووە یعنی زۆر بەسەرفە نەبووە تەنانەت لەباری کشت و کاڵیەوە هێستا لە ئێراندا زۆربەی زۆری ئەو بەرهەمانەی کە هەیە ڕێژەیەکی زۆر لە خوارەیە بە نیسبەت مەسرەفێکی کە بۆی دەکردرێ کەواتە پلاندانانێکی زۆر سەقەت کرا لە ئێران و زۆربەی زۆری ئاوەکانیش بۆ زانیاری ئێوە من عەرز بکەم کە لە ئاوە بنعەرزیەکان دابین دەکرێنی لە سەتا شەستی ئاوی بنعەرز لە ئێران دێنە دەرێت جودا لەوەی کە لە ڕووبارەکان و لە بەنداوەکاندا ئاوێکی جار زۆر هەر ئەوە وای کردووە کە هەر هەموو دەشتەکانی ئێران بن هێستا نزیک لە 300 دەشت مەترسی ڕۆچوونی لەسەرە کە ئەوە گرفتی گەورەی ساز کردو لە زۆر شاری وەکو ئیسفەهان هێستا زۆر ئاسەوارە مێژوویەکانیش خەریکە تووشی قەیران دەبن بە خاتری ئەوەی کە ئاو لە بنعەرز هاتووەتە دەر ئەوە بۆتە کێشەیەکی ئەسڵی یعنی کۆماری باشە دکتۆر پلانەکانی کە دایناوە بەپێی ئەو شەڕایەتی کە هەیبووە نەبوو زۆر باشە دکتۆر ئەنی هاوڵاتیانی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان گلەی ئەوەیان هەیە دەڵێن کە دەوڵەت حکوومەت وەکو پێویست نانەوێتن گرنگی بە قەیرانی کەمی ئاو بدرێتن هۆکارەکە چییە؟ دەزانی خۆی حکوومەت وەکو عەرزم کردن ئەوەی کە دەبێت بەڕێوەبەرێکی دروستی هەبێ بەڕێوەبەرێکە دروستنی ئێران خۆی وڵاتێکە کە زۆربەی جگاکانی ئێران پارێزگاکان یا بڵین نەو منتەقەکانی ئێران منتەقە یا ئیشکن یانیوە ئیشکن ئەوە پلانی خۆی دەبێت تۆ ناتوانیت لەو جێگایانەی کە زۆر ئیشکن بێنی کشت و کاڵێکی بکەیت کە ئاوێکی زۆری پێویستە یا تەنانەت پیشەسازێکی بکەیت کە ئاوێکی زۆری پێویستە لە ئێراندا بە پێی ئەو شەڕائیتی کەش و هەواکە سەنعەت و کشت و کاڵ گەشەی پەیدا نەکردووە هەر ئەوە بۆتە قەیران هێستا دەگەڵ گۆڕینی کەش و هەواش ڕووبەڕووی لە ئاستی جیهانیدا ئەوە قەیران دەخات سەر وەزعیەتەکە کە زیاتر دووچاری ئاڵۆزی دەبێتەوە ینی هێستا دەبینی زۆر پاڵاوەکان بەهۆی بەڕێوەبەری سەقەت ئیشک بوون ئەو گۆڕین و کەش و هەوایش کێشەکە زۆر زیاتر دەکاتەوە کۆماری ئیسلامی بەداخەوە گرنگی بە پرسەژینیەکان نەداوە هەر ئەوە بۆتە قەیرانێکی ئەساسی ئێستا لە مشکلترین یعنی بڵین کێشە لە ئێراندایە کێشەی زۆر سەرەکی ئێران لە حاڵی حازردا مەسئلەی ژینگەیە کە لە هەموو بوارەکانی خۆیدا کێشەی گەورەی لێ ساز بوو بە تایبەتی لە ئاودا کە ئێستا 4 ساڵە ئیشکە ساڵیە و لە ساڵی داهاتوودا یعنی لەباری ساڵی ئاوێەوە ناڵێم لەباری ساڵی تاریخیەوە ینی بڵێن لە ساڵی 1403ەوە هاوینێکی یەکجار زۆر سەخت ئێران تێپەڕ دەکات و زۆر شار ممکنە ئاوی خواردنەوەشیان نەبێت زۆر باشە دکتۆر بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی شارازای کاروباری ئێران بەشێک لە هاوڵاتیانی ئێرانیش باسی ئەوە دەکەن دەڵێن ینی حکوومەتی ئێران ئەوەندە گرنگی بە ژیان و ژیاری هاوڵاتیان ناداتن لە هەموو سێکتەرەکان کە ئێستا باسی سێکتەری ئاو دەکەن دەڵێن
ئەوەندەی گرنگی بەوە دەداتن کە بودجەی ساڵانەی حکوومەت لە چەکدارەکان یان گرۆپەکانی حەشدی شعبی هەروەها لە حوسیەکان و لە غەزە و چەکدارەکانی فەڵەستین خەرج دەکاتن ئەوەندە گرنگی بە ژیانی هاوڵاتیانی ناوخۆی ئێران نادرێتن. ڕای تو چیە لەسەر ئەمە؟ دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی مەسئلەی هیلالی شیعی و مەسئلەی هەناردەکردنی ئیدیۆلۆژی ئیسلامی بە تایبەتی شیعەکەی بوو بە مەسئلەی ئەسلی و ئەوان پێیان وا بوو کە دەبێ حتا قوتس هەمووی لەژێر ڕکێفی کۆماری ئیسلامی دابێ ئێستاش ڕەنگە لە بەشێکی داتوانیویانە بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هاتووتە ئاراوە مۆفەق بن بۆ نمونە لە عێراقدا دەستیان هەیە لە سووریە دەستیان هەیە لە لوبناندا دەستیان هەیە و هەموو ئەوانەی کە دەبا لە ناوخۆی وڵاتدا سەرمایه‌گوزاری کرا یعنی ئەوەی کە بۆ پیشەسازی بۆ کشت و کاڵی دروست بۆ کرابا هەموو سەرفی ئەو مەسئلەیە کراوە مەسئلەی نیزامی مەسئلەی دخالەتکردن لە وڵاتەکانی دیکە و مەسئلەی ئیدیۆلۆژی دەیەک کەلامدا با پێتان بڵم کۆماری ئیسلامی باوەڕی بە هاوڵاتی وەکو هاونیشتمانی خۆی نییە باوەڕی بە ئومەت هەیە ئومەتی ئیسلامی شیعی و پێی وایە کە دەبێت بۆ ئەوە سەرمایە گوزاری بکە هەر ئەوەش بۆتە بنەمای قەیرانەکانی ئێران. بەڵێ بەڕێز دکتۆر مەنسوور سۆرابی بسپۆرێ وارێژینگەی لە باژێرە کۆڵنی ئەڵمانیات گەلمە بۆ گەلێکی سوپاس دکتۆر هەر بژیت.